لە 2014ەوە بە مەبەستی نیشتەجێبوونی هاوڵاتیان لە سنووری قەزای داقووق دروست کراوە، بەڵام وەک دانیشتوانەکەی و کریارانی ئەو کۆمەلگایە کە بە ناوی کۆمەلگای نیشتەجێبوونی ئازادیە باسی دەکەن، جێبەجێکار و بەڵێندەری ئەو پرۆژەیە پابەندی گرێبەستەکەی نێوان کۆمپانیا و هاوڵاتیان نەبوونە. ئەوانەی کە لەناو ئەم کۆمەلگایە ئەژێن 20 ماڵێکە بن 20 بۆ 25 ماڵێکە بن، ئەو کەسانە لەسەر پارەی خۆیان ئەو خانوانیان دروست تەواو کردووە، چی لە ئاو، چی لە کارەبا، چی لە بۆیاکردنی. من یەکێکم لە دانیشتوانی ئەم کۆمەلگایە، هەر یەکێکمان نزیکەی 3000 دۆلاری داوەتە خاوەن کۆمپانیاکە. تاکۆ ئێستاش هیچ پرۆژەیەکمان بۆ نەکراوە و خاوەن کۆمپانیاکە پارەکەمانی برد و دیار نەماوە ئێستا. ئێمە نازانین چارەنووسی خۆمان و خانۆکانمان چییە. لایەنی پەیوەندیداریش لەسەر ئەو کێشەیە پشتگیری هاوڵاتیان دەکات. ساڵی 2014 ئەو زەویەمان تەسلیمی کرد لە مانگی 5 دەست بەکار بوو لە ئیشەکانە بە پێی ئوسوڵ و ئیجازە و هەموو شتێکی تەواو بوو. دەستی کرد بە دروستکردی چەند خانوویەک، لەوەدا کاتی داعش هاتە پێشەوە وازی لە ئیشێنە، ماوەیەک ڕایگرت، دوایەوە دووبارە کتابمانە سەری کردەوە، وتمان ئەوەی سەوزی ئەمنی باشە بێ ئیشکەیتەوە، نەهاتەوە لەو کاتەوە تقریبا 50 خانی دروستکراوە، توانین بڵین لە 100 لە مەشروعەکە ئینجاز کردووە. بەڵام لەو کاتەوە ئێمە تا ئێستاکەەوە 6 ساڵە تەبلیغێکی نوکتاوی بۆ ئەینێرین بۆ ئیستثمار و شکات لەسەر یەکەین، هیچ ئیجراعاتی نەبووە، تەنیا ئیجراعاتی ئەوە بووە ئیجازەی ئیستثمارەکەی لە ئیستثمار ئیلغا کراوەتەوە. کۆمەلگای نیشتەجێبوونی ئازاد لە 496 یەکەی نیشتەجێبوون پێکهاتووە، بەڵام بەهۆی ئەوەی تەواو نەکراوە لەو ژمارەیەدا تەنها 25 خێزان چوونەتە ناو پرۆژەکە، بەو پێی خزمەتگوزاری بۆ ئەنجام نەدراوە و لایەنی جێبەجێکاری پرۆژەکە بە نیوەچەڵی جێهێشتووە. حەمەد ئەڵماس، گەلی کوردستان، قەزای داقووق.